بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانی ئەم شەوم لە شەقڵاوی ڕنگینەوەیە مامۆستا مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین ئەوەی مەبەستمە ئێستا جەختی لەسەر بکەینەوە ئەوەیە کە ئایا ئامادەکاریەکانی نەورۆز کە ئەمڕۆ لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە تەواوی هەرێمی کوردستان هاوڵاتیان ڕوویان کردبوو لە سەیرانگەکان لە هاوینە هەوارەکان لە جێگە گەشتیاریەکان لە دەشت و دەری سەوز بۆ ئەوەی کاتێکی خۆش دوور لە بێزاری و بێتاقەتی و خەیران بەسەر بەرن مەبەستمە بزانم ئەمە بەنسبەت هاوڵاتیانەوە بەنسبەت ئەوانەی کە هاتوون ڕویان لە هەرێمی کوردستان کردو ئامادەکاریەکان بە شێوەیەک بەڕێوە چوون و ئایا ژمارە و گەشتیارانەی ئەمساڵ لە نەورۆزدا ڕویان لە هەرێمی کوردستان کردو بە هەموو شارەکانەوە ئایا ژمارەیەکی دڵخۆشکەرە یاخود بە شێوەیەک لە شێوەکان ژمارەکە زۆر کەمتر بۆ لە چاو ساڵانی ڕابردوو و مەبەستمە بزانم کە ئایا ئەوترێت ینی جەنابی مامۆستا مەولەوی جەبار ئاماژەی بەوەدا بوو کە 75 میلیۆن دینار بۆ ئامادەکاریەکانی نەورۆز دابین کراوە دیارە 75 میلیۆن دینار بەراورد بە ئەو بڕەپارانەی کە ساڵانی زووتر یاخود ئەوانەی ڕابردوودا خەرج دەکرات زۆر بڕێکی کەمە بەڵام مانەوێ بزانین چی پێکراوە بەسمە تەرکیز لەسەرەوە بکەین کە ئایا ژماری ئەو گەشتیارانە هاتوون بە دیاریکراوی یاخود بە شێوەیەکی نزیکی ژمارەیان چەندە هەروەها مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا شوێنە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان بە پێی ستانداردە جیهانیەکان تا چەندە لە ناڵێم ستانداردن ئەڵێم لە ستانداردەوە نزیکن تا چەندە ئاسانکاری بۆ ئەو کەسانە دەکرێت کە ڕووی تێکەن تا چەندە ڕێبەری گەشتیاری هەیە و ئایا ڕێگەوبانەکان ئەو شوێنانی کە ئاڕۆن تابلۆکان ناونیشانەکان تا چەندە بایی ئەوەن کە هاوڵاتیان ڕووی تێ بکەن و هەروە مەبەستمە بزانم ئەگەر کەسێک ڕوو بکاتە هەرێمی کوردستان ئەپلیکیشنێکی بەرنمەیەکی مۆبایل تایبەت بە مۆبایل و بڵێنەوەی ئایفۆنە لەسەر سیستمی iOS لەسەر سیستمی ئاندرۆیدە هەیە بۆ ئەوەی شوێنە گەشتیارەکان بدۆزنەوە ماوەکەی بتوانن هۆتێلێکی لێ حەجز بکەن بتوانن وێنە ببینن بتوانن ژمارە تەلەفۆنی پێویستیان دەست بکەوێ من زیاتر ناڵێم بێگومان زۆرترین زانیاری لای مامۆستا مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە شەقڵاوەوە لەگەڵمانە بێ بە سوپاسەوە سڵاوتان لێبێت مامۆستا مەولەوی نەورۆز و ساڵی نوێی کوردیتان پیرۆز ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم ئامادەکاریەکانی ئێوە کە بڕیارتان لێدا بوو کە هەنگاوتان بۆ نابوو سەبارەت بە نەورۆز و جەژنەکانی ئادار چۆن بەڕێوە چوون و ئایا ئێوە گرفت و ئاستەنگ هاتوتە بەردەم کارەکانتان ئەمڕۆ؟ زۆر سوپاس سەرەتا جەژنی نەورۆز جەناب تیش پیرۆز بێ و جەژنی نەورۆز پیرۆز دەکەم لە سەرجەم گەلی کوردستان و هیوادارم هەموو ساڵێ بە خۆشی و خێر بگەڕێتەوە سەر میلەتەکەمان. دەربارەی ئەو ئامادەکاریانەی کە کراوە لە بۆ جەژنی نەورۆز و یادەکانی بەهار بەحقیقەت ئاماژەت بە ڕقەمێک کرد 75 میلیۆن دینار سەرەتایی بەڕامەکە ئەو پارەیە لەلایەن بەڕێز وەزیری شارەوانی گەشت و گوزار تەرخان کرا لە بۆ ئەوە ئێمە بتوانین خزمەتگوزاری گشتی دابین بکەین لە بۆ جێگە گەشتیارەکان لە ماوەیەکی چەند ڕۆژ یعنی واتە لە بۆ ماوەیەکی زۆر خایەن نییە بەڵکو لە بۆ چاکردنەوەی دامەزراوە گەشتیارەکانە ئەوانەی کە لە خزمەتی هاوڵاتیان دەبنە جێگە گەشتیارەکان لەگەڵ پاکڕاگرنی ئەو جێگە گەشتیارانە کە پێویستە پاک بکرێەوە لە بۆ بواری هوشیاری گەشتیاری و هوشیاری ژینگەیی لە ناوچە گەشتیارەکان بە خۆتان دەزان خەڵکی ئێمە کە سەردانی جێگە گەشتیارەکان دەکات ڕەنگە کاریگەری ژینگەی زۆر خراپ لەسەر جێگە گەشتیارەکان دروست بێ ئەوەش هیچ تیمێ ناتوانێت ئەو جێگانە خاوێن بکاتەوە بە هۆی ئەوەی کە ژمارەی گەشتیاران زۆرن و ئەو جێگانە کە پەر دەبن جێگەکان زۆرن بۆیە هوشیاریەکە ڕەنگە بابەتێکی زۆر گرنگ بێ لای ئێمە بتوانین ژینگەی جێگە گەشتیارەکان بپارێزین بەڵام ئەگەر باسی ئەو گەشتیارانە بکەم کە لە ناوە دووخوار و عێراق یاخود لە وڵاتانی دراوسی هاتن لە بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە دانرابوو بە حقیقەت من بە ئاماژە بە ڕۆڵی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم و بەڕێز وەزیری ناوخۆ و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار کە توانیمان
پلانێکی تەواو دابنین لە بۆ هەرێمی کوردستان بەگشتی و بە هاوکاری بەڕێز پارێزگاری هەولێر لە بۆ هەولێر تایبەت کە لەگەڵ دەستگا ئەمنیەکان سەیتەرێکی تایبەت دانرا لە بۆ بازگەیەکی تایبەت دانرا لە بۆ ئەو گەشتیارانەی کە سەردانی هەولێری پایتەخت دەکەن و توانیمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ئاسانکاریکی زۆر لە بۆیان بکەین چونکە ئێمە بەرپرسین لەو گەشتیارانەی کە سەرەتا داخلی هەرێمی کوردستان دەبن تا ئەو کاتەی دەگەڕێنەوە ئەوە لە داخلبوونیان ئیشێکی باشمان کردەوە هیوادارم بتوانین بەردەوام بین لەو ئیشە و لەو هەماهەنگیە لەگەڵ دەستگا ئەمنیەکان بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی باش بکەین بۆ گەشتیارانە سەردانی هەرێمی کوردستان دەکەن چ ئەم ئامادەکاری و هەماهەنگیە تەنها هەولێر و سنووری هەولێری گرتوتەوە ئەی چی سەبارەت بە دوهۆک چی سەبارەت بە سلێمانی چی سەبارەت بە گەریان و ناوچەکانی دیکەی کوردستان هەموو ناوچەکان دەگرێتەوە یەک ناوچە نییە بەڵام ئەوەی کە لە هەولێر کرا دەتوانین بڵین نمونەیەکی سەرکەوتووە لە هەماهەنگی و لە بە هەمان شێوە لە سلێمانی و لە گەرمیان و لە دهۆکیش هەیە و بتوانین ئێمە بەو ڕوحیەتە ئەو ئیشانە بکەین کە لە خزمەت و قازانجی گەلەکەمان بێ. کەرتی ئابووری هەرێمی کوردستان پێویستی بەو ژمارە گەشتیارانە هەیە کە سەردانی بکەن و ئێوەش دەزان لە پاش 16 ئۆکتۆبر ئێمە تووشی حالەتێکی وا بووین کە ژمارەی گەشتیاران دابەزی ئەکاتم بۆ هەرێمی کوردستان بەڵام ئێمە خۆشبەختانە لە ڕێ ئەو ئیشەی کە کردیتمان لە دەستەی گەشت و گوزار و ئەو سیستمی کە پەیڕەومان کرد سیستمی بەڕێوەبردننی مەترسیەکانەوە تا ئێمە پێشبینی زۆر لەو حاڵاتانەمان کرد کە ڕوویدا لە پاش 16 ئۆکتۆبر بۆیە پلانەکانمان ئامادە بوو کە ڕوو بە ڕووی ئەو حاڵاتانە ببینیەوە کە پێویستە ئێمە ئیشی لەسەر بکەین بۆ نمونە ئێمە بەردەوام بووین لە پەیوەندیەکانمان لەگەڵ دەستەی گەشت و گوزاری بەغدا و لە ماوەی ڕابردوو ئێمە یەکەم وەفد بووین کە سەردانی ناوەند و خوارە عێراقمان کرد بە سەرپێشتی و بەڕێز وەزیری شارەوانی گەشت و گوزار سەردانی پارێزگای نەجەفمان کرد توانیمان لەوێ دڵنیایی بدەینە کۆمپانیا گەشتیارەکان کە بتوانن گەشتیار بێنین لە بۆ هەرێمی کوردستان بە فعلی توانیمان ژمارەیەکی زۆر گەشتیار بێنین لە ڕێی کۆمپانیا گەشتیارەکان لە بۆ هەرێمی کوردستان و لە سەری ساڵی ئەم ساڵی 2010 ژمارێکی زۆر گەشتیار هاتن لە بۆ هەرێمی کوردستان و بەردەوامیش بوو تاوەکو ئێستا. بەڵێ ساڵی ڕابردوو 2,100,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و ئەم ساڵ ئاماژە بەوە دراوە جەنابیشتان وەکو سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم ئاماژەتان بەوەدا بوو لە 2010 هەوڵ دەدەین زیاتر لە 2,500,000 گەشتیار ڕوو بکەنە هەرێمی کوردستان. من ئەمەوێ بزانم ینی ئەم پێشبینیە یاخود ئەم هیواخواستن و هەنگاو بۆنانەی ئێوە وەکو دەستەی گەشت و گوزار تا چەندە توانیوتانە سەرکەوتوو بنتیایە و ئایا لە نەورۆزی ئەم ساڵدا تا ئەم ساتە چەند گەشتیار لە دەرەوەی هەرێم ڕویان تەنانەت لە شارەکانی عێراقیشەوە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە؟ بڵێ ئەوەی کە دامانەوە لە بۆ 2010 ئەوە ئاماجەواتە تارگتی ئێمە وەکو دەستەی گەشت و گوزار بگەینە ئەو ڕقەمە. ڕەنگە لە ژمارەکەش گرنگتر ئەوەیە کە شەوانی مانەوەی گەشتیارە لە هەرێمی کوردستان ئەوەش گرنگە بەڵام ئەو پێشبینیانەی کە لە بەردەستمانە یاخۆدا ئەو ئەرقامانەی کە لە بەردەستمان دەتوانم بڵێم بە دڵنیایەوە ئاماژەکان زۆر باشن دوای ئەوەی کە پەیوەندیە باشمان هەبوو لەگەڵ لایەنەکانی ناوەند و خوارە و عێراق و وڵاتانی دراوسێ لە بۆ ڕاکێشانی گەشتیار بە تایبەت پێش هەفتەیە وەفدێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی وەزیری شارەوانی گەشت و گوزار و بەڕێز پارێزگاری هەولێر و چەند بەڕێبەری گشتی لە دەستەی گەشت و گوزار سەردانی بەغدادمان کردوانیمان لەوێ گفتوگویەکی کراوە بکەین لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکانی ناوەند و خوارە و عێراق و بزانین ئەو ئاستانگانێت چیە کە دێنە پێشیان لە بۆ ئەوەی زیاتر ئێمە ئاسانکاری لە بۆیان بکەین گروپی گەشتیاری لێ بێنێت لە بۆ هەرێمی کوردستان بە فعلیتی هەموو کۆبوونەوەکان دەرئەنجامی باش بوو توانیمان لە پاش ئەوەی کە هاتینەوە لە بۆ هەرێمی کوردستان لەگەڵ هەموو لایەکان گفتوگۆ بکەین تاوەکو بتوانین ئەو ئاستانگانە لا بدەین و ئەو ئاماژانەی کە لە بەردەستمانە من دەڵێم ڕەنگە ئێوە وەکو هەموو دەستگا ڕاگەیاندنەکانی هەرێمی کوردستان زیاتر لە کاتی بۆنەکان جەخت لەسەر ژمارە گەشتیاران دەکەن بەڵام من دڵنیاتان دەکەم کە لە ماوەی ڕابردوو زستانی ئەمساڵ ژمارەیەکی زۆر گەشتیار هاتووە لە بۆ هەرێمی کوردستان لە هەفتانە بەتایبەت ئێمە ڕۆژی سێشەم و ڕۆژی جومعان دوو وەجبەی وەڵڵاهی من لە بەردەستم نییە ئێستا ئەو ژمارەیە بەڵام ئاماژەکان زۆر باشن و ژمارەکان زۆرن
و دەتوانم جنابتان سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە وتت تاوەکو ینی ژمارەیەکی زۆر گەشتیار لە ماوەی ڕابردوو ڕویان لە هەرێمی کوردستان کردووە، ینی ژمارەکە لە بەردەستان نییە؟ بەس ئەگەر مەجالم بدەیە کاک بەڵێ من هەر ئەو 5 ڕۆژی ڕابردوو تا 20 مانگ نزیکەی 76,000 گەشتیار هاتووە لە بۆ هەرێمی کوردستان ئەو 5 ڕۆژەی ڕابردوو تا 23 و ئەو ڕۆژ ژمارەیەکی زۆر هاتوونە ڕەنگە سبەی و دووسبەیش زیاتر بێ، بەڵام هەر بەردەوام بووە، ینی ئەگەر ڕەنگە ئەگەر ڕێژەیە لە ژمارەکە زیادی کردووە، بەڵام بەگشتی هەر بەردەوام بۆ ژماری هاتنی گەشتیار، بەڵام ئەوەی دڵخۆشکەرە لای ئێمە لەو ژمارەیە ژمارەی گەشتیارانی ئێرانی زیادی کردووە، چونکە ئێمە سەرکەوتنی باشمان هێنا لە هێنانی گەشتیار لە ناوەندی خوار و عێراق. ئێمە هەوڵەکەمانە لە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە وڵاتانی دراوسێ و واتە لە وڵاتانی تری بەتایبەت لە وڵاتانی عەرەبی گەشتیار بێنین بۆ هەرێمی کوردستان، بەتایبەت دوای کردنەوەی فەرۆخخانەکانی هەرێمی کوردستان لە بۆ ئەمە بەستیشە بڕیار دراوە و بەڕێز جەنێبی وەزیری شارەوانی گەشت و گوزار ئەوڕۆ ئێمە لە پێکەوە لە خەت بووین لە بۆ ئەوەی موافقەی بەشداری لە پیشانگای گەشتیاری دووبەی بکەین لە 22/4 ئەمە ساڵ کە بتوانین ئێمە پەیوەندیەکی باش بکەین لەگەڵ وڵاتانی دراوسی و کۆمپانیا جیهانیەکان بۆ ڕاکێشانی گەشتیار لە بواری کوردستان. من خەڵاتریش باز دەکەم، ئێمە لە سەردانەکەمان لە بۆ بەغدا هەماهەنگیە باشمان کرد لەگەڵ دەستەی گەشت و گوزاری بەغدا لە بۆ ئەوەی ئێمە کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی ناوەندی خوار و عێراق یەک پاکێجی گەشتیاری ئامادە بکەن لە بۆ وڵاتانی دەرەوە و لە بۆ کۆمپانیەکانی دەرەوەی عێراق لە بۆ ئەوەی بتوانین ئێمە سوود لە بنەما گەشتیارەکانی عێراقیش وەربگرین بۆ ڕاکێشانی گەشتیار لە بۆ هەرێمی کوردستان، بە تایبەت لە بواری گەشت و گوزاری ئاینی ئەوەش بوارێکی زۆر گرنگە لە ناوەندی خوار و عێراق دەتوانین ئێمە سوودی لێ وەربگرین بۆ ئەوەی گەشتیار لە بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین. ئەوەش حالەتێکی زۆر باش ئەو ئاسەنگانەی کە کۆمپانیا گەشتیاری عێراقیەکان ئاماژەیان پێدا، ینی لە دیدارەکەتان لەگەڵیان تەنانەت ئەوەشی لە بڵێن سێهەمین دیداری گەشتیاری عێراق کە لە بەغدا بەڕێوە چوو ئاماژەیان پێدا، ئەو ئاستەنگانە چین کە دێتە ڕێیان و ئەبن بە هۆکار کە ڕوونەکەن لە هەرێمی کوردستان و ناوچە گەشتیارەکان؟ دەزانی هەندە شت هەیە ئەوان گەشتیار بە تەبیعەتی ینی زۆر حساس هەستیارە بەرامبەر هەموو شتێ، ینی ئەوەی کە گەشت دەکا ڕەنگە ئەگەر یەکێ پرسیارێکی لێ بکە پێی ناخۆش بێ، ینی ئەو هەیە هەمومانەگە سەردانی هەر وڵاتێ بکەین پێمان باشە، ینی کاتێکی خۆش بەسەردەوێ نامانەوێ یەکیە مەسەلەن حالەتێکی وەها لە بۆمان دروست بکە ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر گەشتەکەمان. بۆیە ئێمە ئەو شتانەمان لە بۆیان ڕوون کردەوە وەزعی ئەمنی عێراق بە گشتی خراپ بووە پێشتر و هەرێمی کوردستان پێویستی بەوەی هەبووە کە وەزعی ئەمنی پتە بکە و بۆیە ڕەنگە هەندە ئاستەنگی هەبووە تا ڕادەیەک لە هەندە لە بازگەکان، بەڵام خۆشبەختانە چارەسەر کرایە و هیوادارم بتوانین بەردەوام چارەسەریشی بکەین. بەتایبەت ئەوە بەخۆتان دەزان ئەو ڕێگەی کەرکووک هەولێر کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا کرایتەوە، بەڵام هێشتا لەلایەن حکوومەتی عێراقەوە نەکرایەوە، بۆیە ئەوە یەکێ لە ئاستەنگە بەهێزەکان بووە لە بۆ ئەوەی ژمارەی گەشتیاران ڕەنگە هەرچەند زۆریشە، بەڵام تومەحمان زیاترە. و من بابەتێ تریش باز دەکەم کە ئێمە لە بەغداد بووین، ئەوەی کە باز دەکرا لە بۆ هەرێمی کوردستان کۆمپانیا گەشتیارەکان باسییان لێوە دەکرد، وتیان ئێستا عروضێکی زۆر هەیە لە بۆ ئەوەی خەڵک لەلایەن کۆمپانیا گەشتیان خەڵک ببن لە بۆ ئەستانبول و یاخود لە بۆ لوبنان و جۆرجیا وڵاتانە، بەڵام خواست لەسەر هەرێمی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەکا و بەردەوامیش لە زیاد بوونەواتە ئێمە پێشتر بە ئێمەیان دەوت تووشی ڕخنە دەبوون، دەیانوت وەڵاهی ئەگەر گەشتیاری ناوەندی خوار و عێراق ڕێگەی ئەستانبول و وڵاتانی تر لە بۆیان کراوە بێ ڕەنگە سەردانی هەرێمی کوردستان دەکەن بە پێچەوانە، ئێمە ئەوەی گوێمان لێ بوو ئەوەی بینیمان بە فعلی گەشتیاری عێراقی زۆر کەیفی بە هەرێمی کوردستان دێ و پێی باشە سەردانی هەرێمی کوردستان بکە، ڕەنگە ئەوەی داخوازی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە زۆر زیاترە لە وڵاتانی تر بە هەرچەند ئەو عروضانەی کە من لەوێ گوێم لە عەرزێ بوو لە بۆ ئەستانبول لە ماوەی 7 ڕۆژ بە $399 تەنها بە $399 کەواتە عەرزێکی زۆر باش بوو، بەڵام ئەوەی دەبینین لە بۆ هەرێمی کوردستان لە ماوەی 3 ڕۆژ بە $100 یا $120 دێن لە بۆ هەرێمی کوردستان و ئەوەی هەرێمی کوردستانیان لا گرنگترەوە تا ئەو بنەما گەشتیاریانە و یاخود ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستان هەیە پێیان باشە دڵخۆشکەرە، ینی پێیان باشە سەردانی هەرێمی کوردستان بکەن، واتە ئێمەش دەبێ
بزانین کە گەشتیار سوودی هەیە لە بۆ ئێمە من لێرە لە سەبارەت بە مارکتین و بازارکردن بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ینی ئەوترێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بە دیاریکراوی دەستەی گەشتوگوزاری هەرێم وەکو پێویست سەرکەوتون نەبوون لە ئەوەی پێوترێت تەسویق بە بازارکردن بازارگەرمی بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ینی بۆ نمونە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان تەنها ئەحمەد ئاوا نییە تەنها دوکان نییە تەنها قەرەداغ نییە ینی لە منتیقەی بۆ نمونە هەولێر و بادینان تەنها لە دوهۆک و لە سنووری هەولێر نین لە زۆر ناوچەی دیکەش هەن ئایا ئێوە بۆ نەتانتوانیوە وەکو پێویست ئەم لایەنە تەسویقی بۆ بکەن و ناوچە گەشتیارەکان بە تەواوی گەشتیارەکان بناسیێنن بۆەوەی ڕووبکەنە هەموو شارەکانی هەرێمی کوردستان واگەر جوڵەیەک لە بازار و لە ڕووی ئابوووریەوە دروست بێت هەمویان تایدا سوودمەند بن وڵی ئەو ڕخنەتە لە بواری تەسویق واتە لە باتی مارکتینگ لە لای من شتێکی دڵخۆشکەرە چکە بەڕاستی ئەمە کات خۆی پێش 7 ساڵ کە بەرەبەرەتێکمان دامەزران لە دەستەی گەشتوگوزار بەناوی بەرەبەرەتی مارکتین بە بازارکردن زۆر خەڵک تەنانەت ئەوانەی لە بواری کارگەریش ئیشان دەکردیانوت ئەو شتە چییە نابێت دەستەی گەشتوگوزار ئەو شتەی هەبێ بۆیە ئێمە هەوڵەیە زۆرماندا لە بۆ ئەوەی خەڵک تێبگەینین یاخۆد ئەوانەی کە موافق نەبوون لەسەر ئەوەی ئێمە بەرەبەرەتیە بەناو مارکتین دامەزرێنین لە دەستەی گەشتوگوزە کە یەکەم و تاکە ئەوە بوو بەرەبەرەتی بوو لە ئاستی مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستان توانیمان قەنەعەت بۆ خەڵکی بێنین بێنە و مارکتین واتە بە بازارکردن کە ئەو ناوەش بە بازارکردن ئێمە لە دەستی گەشتوگوزار ئەو ناوەمان ترجمە کرد لە بۆ کوردی خۆشبەختانە ئەوڕۆ ینی ئەو هوشیارە لە باری مارکتینگ وات گەورە بۆ لە ناو هەرێمی کوردستان شتێکی باشە کە ڕخنەمەش ئێمە دەگیرێت دەربارەی ئەوەی چۆن ئیشەکەمان نەبردە پێشەوە بەڵام من باسی مارکتینگت لە بۆ بکەم ئێمە بە بەڕامەیەکی زۆر بەهێزمانایی لە بواری مارکتینگ لە پێش ساڵی 2014 تەنانەت هەموو لە زۆربەی وڵاتانی جیهان ئێمە مارکتینگی زۆر بەهێزمان کردووە لە بۆ هەرێمی کوردستان و ئێستش کە بەشدار دەبین باسم کرد لە پیشانگای دووبەی یاخود کە ڕۆیشتین لە بۆ بەغدا یاخود بەتەماینە بریاریش درراوە لە مانگی 5 ئێمە پیشانگایەکی گەشتیاری لە هەرێمی کوردستان بکەین لەگەڵ بوونی دایان هزار چاپەمەنی و نەخشە و لەگەڵ بوونی ئەپلیکیشنی سەر مۆبایلی پێشکەوتوو لەگەڵ چەندین چالاکی جۆرە و جۆر کە ئەوەمان کردووە ئێمە لە بۆ معلوماتی جەنابەت ئێمە سوۆشیال میدیای ئێمە واتە فەیسبووکی ئێمە بە تایبەت یەکە لە بەهێزترین فەیسبووکەکانی فەرمانگەکانی حکومی لە عێراق گشتینە لە هەرێمی کوردستان ئەو ژمارە ئەو لایکانە و ئەوانەی کە وەری دەگرێت ئێستا بەردەوام سپۆنسەری ئەو پێیجەی دەکەین کە بگاتە هەموو جێگە و ڕێگەکانی تەنانەت نەبەست لە عێراق بەڵکو لە وڵاتانی دراوسی و وڵاتانی دەرەوەش و زۆر ئاکتیفین ئێمە لە سوۆشیال میدیا دەتوانم بڵین بەهێزترین بابەتمان لە تەسویقی ئەلکترۆنیکەیە کە ئێستا ژیانی ئێستا لەسەری دەڕوا بە شێوەیەکی بەهێز و لە بواری تویتەر و ئینستاگرام و ئەوانەی تر ئێمە بە حقیقت جێگەشی باشمان کردو لەوەی و وێبسایتی سەبارەت بە ئەپلیکیشنی سەر مۆبایل دووەمە لەسەر ئاستی هەرێمی بازارکردنی ئەلکترۆنیکە ئایا ئەو ئەپلیکیشنی لەسەر مۆبایل هەتانە من بەرنامەیەکتان هەبوو لەسەر مۆبایلەکەم دامبەزاند بۆی ڕاستگۆ بم لەگەڵ تا باسی ئەم ساڵ ناکەم باسی کۆتایی 2017کەم بەڵام کە ئەهاتمە هەولێر ینی وەکو پێویست نەیدەگەیانمە جێگەکان ئەگەر هەر بۆ تاقیم ئەکردەوە بۆی ناوی جێگەیەکم لێ ئەدا ئەمویست بزانم ینی ئەوەی پێوترێت تەسنیفکردن جیاکردنەوە شوێنە گەشتیاریەکان مزگەوتەکان نەخۆشخانەکان نازانم پارکەکان هەموو ئەم شتانە جۆری مەتعەمەکان ئەمانەی تیانە بۆچی نەتانتوانیوە ئەمەی تیا بکەن نانە هەمووی تێدایە بەس ڕەنگە جەنابێت بەکارهێنانەکەی ڕەنگە جێگەی هەیە لە بۆ ئەوەی چۆر بەکاری بێنین ینی لە ئەپلیکیشنەکە ڕەنگە جەنابێت ئەو ئامرازانەی کە لە ناو ئەپلیکیشنەکەیە بەکارت نهێناوە لە بۆ ئەوەی بگەیە جێگەی مەبەست یاخۆت بتوانانی ئەو جێگەی کە تەنانەت چی تێدا هەیە ئەو بەڕامەیە تۆ دەتوانێت مۆبایلەکە ڕاگری هەندە چواردەوری خۆت بتەوێت تا 250 متر یا دقیق نەبوو من چکە زۆر تێستمان کردووە و ئێستش تێستمان ئەمە بەردەوام تێستی دەکەین شتەکانی زۆر دقیقە نازانم ئەگەر ڕەنگە لە جێگەی لە بواری گەشەپێدانێ مەسەلەن داخرایە ئەو جێگە بە بەردەوامی ئەپدەیت یەکەنەوە و شتی تازەی بۆ زیاد دەکەن
بۆ نمونە شوێنە گەشتیارەکانی گەرمیانی تایە بەڵێ ئێمە بەڵێ هەموو ئێمە بەردەوام جێگە گەشتیارەکانی نەبەست گەرمیان هەموو جێگەکانی هەرێمی کوردستانی تێدا هەیە و دەتوانێت گەشتیار بە ئاسانی بگاتە هەموو جێگا لە بۆ ئاگاداری جەنابەت ئەو ئەپلیکیشنە تایوەکو ئێستا 210,000 کەس داونلۆدی کردووە لەسەر مۆبایلی خۆی بە تایبەت لە دەرەوەی وڵات بە تایبەت لە ژمارەیەکی زۆرە لە داونلۆدی ئەو ئەپلیکیشنە و هیوادە بە تەکید ئەمە بەس هەر ئەپلیکیشن نییە ئێمە زۆر شت بەکاردێنین لە بۆ ئەوەی بگەینە لای گەشتیار بەرهەمی گەشتیاری هەرێمی کوردستان بگاتە لای ئەو گەشتیارانە کە بە تەمانە سەردانی هەرێمی کوردستان بکەن و لە ئایندەیەکی نزیکی وادانی بتوانین لەگەڵ کۆمەڵی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان سەردانی وڵاتی کۆیت بکەین ئێمە بەڕامەیەکمان هەبوو لەگەڵ کۆیت و سعودیە بەردەوام بین و تەنانەت هێڵێکی ئاسمانی کراوە لە بینی هەولێر و کۆیت بەڵام لە پاش ئەو شەڕی داعش و وەزعەکە تو ڕوبەڕۆ هەرێمی کوردستان بۆ ئەو بەڕامەیە دواخرا هیوادارم بتوانین لە ئایندەیەکی نزیک ئەو بەڕامانە ببینە پێشەوە و ئیش لەسەری بکەین ئەوانە هەمووی بواری مارکتینگ ئێمە گرنگیەکی زۆر بەهێزی پێدەدەین و ئەوەش ئێمە بابەتێکی گرنگە لای ئێمە و زۆربەی ئیشەکانمانش لە بواری مارکتینگە. بڵێ ئەمەیان مامۆستا مەولەوی هەواڵێکی دڵخۆشکەرە کە ئەڵەی تا ئێستا 210,000 کەس زۆربیان لە دەرەوەی کوردستان ئەم ئەپلیکیشنیان دابەزاندووە لەسەر مۆبایلەکانیان ئەو هیوایی زیاتر گەشەی پێ بدرێت. پرسیارێکی دیکە سەبارەت بە ئاستی خزمەتگوزاری لە شوێنە گەشتیاریەکان چ بۆ تاکێکی کورد چ بۆ خێزانێکی کورد چ بۆ غەیرە کورد وەکە وەکو گەشتیار ڕوو لەو ناوچانەکەن کە ئەچیتە ینی ئەو جێگایانە کۆمەڵێک ڕەخنەت لا دروستە بێت سەبارەت بە ڕێگاوبانەکە سەبارەت بۆ نمونە لە سلێمانی ئەشکەوتی 1000 مێرد هەیە باس لەوا کرێ لە 40-50 سەدەی ڕابردووە دانی پێدانراوە جێگەیەکی شوێنەوارێکی گرنگە بەڵام هاوڵاتیان باس لەواکەن تا ئەگەنە ئەو جێگەیە ینی وەکو باسەکری هەناسەیان لەبەر ئەبڕێت تەنانەت ئۆتۆمبیل ناگاتە ئەو جێگەیە بەنسبەت ئەحمە ئاواوە بەنسبەت گەلی علی بەگەوە ینی کۆمەڵێک ڕەخنە دروست ئێوە هەوڵتان داوە کە گوێ لە هاوڵاتیان بگرن و ئەم ڕەخنانە چارەسەر بکەن. یەکێ لە ئیشکردنی هەر موسسەیە بێەوە بە شێوەیەکی ڕێکوپێکی ئیش بک دەبێ ڕای کریاری خۆی وەربگرێ واتە ئەوانەی کە گەشتیارن یاخود هاوڵاتین یاخود فەرمانبەرن یارن کەسی کریاری ئەو موسسەیە و کریاری ئێمە بەردەوام ئێمە لە پەیوەندی لەگەڵیانی نیجا لە ڕێی فۆرمەوە یاخود لە فیدباکی تایبەت وەردەگرین جا لە فەیسبوکی خۆمان بێ یاخود لە هەموو چەندین جۆری پەیوەندیمان هەیە لەگەڵ کریاری خۆمان کە بتوانین ئێمە ئەو ڕەخنانە وەربگرین بەڵام من دەمەوێت شتێ لێرە باز بکەم تۆ ئەگەر باسی جێگەی سەیرانگا دەکەی جێگەی سەیرانگا بە حقیقەت ئەوە بەڕاستی ئەوە ماوەیەکی کاتیە ینی بۆ نمونە ئەگەر چوار دەوری هەولێر باز بکەی هەنارە ناکرێت و مشاعاتی سیاحی تێتە دەروستکەی ماوەیەکی کەم خەڵک دەڕوا ڕەنگە هەفتەیە 2 هەفتە سەردانەوە جێگانە دەکەن دوایە دەڕۆن ئەوە ناکە ئەوە گەشتیار نییە ئەوە سەردانێکە خەڵک پەردەبێت لە جێگەکان و دوای ئەوە هیچ خزمەتگوزاریە نییە بگاتە 2 ملیۆن کەس پەردەبن لە ناو دۆڵ و چیا و هەرێمی کوردستان و بەتەکی هەموو کەسی دەیەوێت ئاو دەستێک و یاخود مثلەن ئاو لە نزیک ئەوەش حالەتێکە زۆر زەحمەتە بە هیچ کەس ناکرێ و ڕەنگە هەر نەکرێش بەو شێوازە بەڵام ئێمە دەتوانین بڕین لە جێگە سەرەکیەکان شتی باشمان هەیە دەتوانن کە هاوڵاتی سوودی لێ وەربگرن ئەو جێگانەی کە سەرەکینە یاخود زۆرترین گەشتیار سەردانی دەکەن لەوێ دەتوانین بڵین شتمان داناوە بەڵام بۆکو خزمەت گوزاری گشتی من لێرە دووبارە دەکەمەوە پەرەپێدانی وڵات بە ئەرکی هەموو لایەکە هەموو ئەساساتی حکومڕانیە هەر دەستەی گەشت و گوزار نییە یعنی تۆ باسی ڕێگەوبان دەکەی ڕەنگە لایەنێتر پەیوەستە پێی یاخود مەسەلەن باسی گەیاندنی هەر جۆرێ خزمەت گوزاری بێت بەڵام دەوری ئێمەش ئەوەیە ئەمە خۆمان ناتزیینەوە لە بەرپرسیارەتی چونکە ئێمەش دەبێ ئیشێ بکەین لە بۆ ئەوەی ئالایانی پەیوەندیدار ئاگادار بکەینەوە لە بۆ ئەوەی بە پێی پلانی ئێمە خزمەت گوزاری بگەێتە جێگەکان بەڵام ئەولەوێتی لایەنە پەیوەندیدارەکان بەو ئاستەیەکە بمانەوێ نەمانەوێ ئەوان زیاتر ئەوانەی کە پێویستە لە بۆ خزمەت گوزاری زۆر بەپەلا لە بۆ هاوڵاتیان تەفزیل دەکەن لەسەر ئەوەی لە بۆ جێگەیەکی گەشتیاری ئەوەش حەقێکی شەرعیە لە بۆ ئەوەی هاوڵاتی بگاتە ئەو ئاستەی کە ڕخنە لە حکوومەت نەگرێت بە تایبەت لە بواری خزمەت گوزاری
وش دەکرێت ئێمە وردە ئیشمان لەسەر خزمەت گوزاریەکان کردووە بە ئەو 120 کە لە بەردەستمانە لە داهاتی ڕسوماتی گەشت و گوزار ئیشی لەسەر دەکەین لە هەموو پارێزگاکان دەتوانم بڵێن ئەوەی لەو پارەیە بێتە دەست ئێمە دەتوانین خزمەت گوزاری سەرەتایەکان دابی بکەین لەگەڵ ئەوەش من ناڵێم زۆر باشین لە جێگە گەشتیارەکان ناڵش زۆر خراپین بەڵام بەو ئاستەینەکە بتوانین سەرنجی گەشتیاران ڕابکێشین و بەردەوام گەشتیارانیش سەردانمان بکە و ئێمەش لە ئیشکردنین لە ئیشکردنی بەردەوامین ئەو وڵاتانەی کە ڕەنگە 200 ساڵە لە بواری گەشت و گوزار ئیش دەکەن بەڵام ئێستش هەر ئیشیان ماوە هەر بەردەوامن لە ئیشکردن چجێ ئەمە 10 ساڵە لەو بوارە زیاتر 10 ساڵە تقریبان دەتوانم بڵێم زیاتر گرنگیمان بە بواری گەشت و گوزار داوا دەکرێت ئینشاءالله بەو پلانێکە ئێمە دامانەوە لە ماوەی ساڵانی داهاتوو بتوانین خزمەت گوزاریەکان باشتر بکەین و پرۆژەی گەشتیاری لە جێگە گەشتیاریەکانیش باشتر بکەم بە فعلیش ئێستا کۆمەڵی پرۆژەمان لە بەردەستە و دەتوانین بڕین ئایندێکی گەشتی لە بەردەستە و ئاگایدەیەکی گەشت دەبینی لە بۆ بواری گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. بەڵێ مامۆستا مەولەوی جەبار سەرۆکی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس بۆ کاتێک بە ئێمە و بە بینەرانت بەخشی. زۆر سوپاس لە بۆی. بەڵێ بینەرانی ئەزیز بەو هیوایی کە کەرتی گەشتیاری جێگەی کەرتی نەوت بگرێتەوە کە بووە بە نەکبەتی بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان تا باسی ڕۆژێکی دیکە سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە شەقڵاوە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی